ڕاستیەکەی وەکو خۆتەڵێ 35 ساڵ تێپەڕی بەسەر ئەم جنۆسایدە، بەڵامەوەی کە زۆر جێگەی پرسیارەوە زۆر گرنگە لەسەری ڕاوەسین. پێش هەموو شتێ ئەم ڕووداوە و ئەم جنۆسایدە لە تاریخ و مێژوویەکی زۆر جیاوازە لە ڕۆژەکانی کەوت، لە زەردەمانی کەوت، لە کاتێکی کە لە وڵاتێک و لە شوێنێکی کاب خڵقێت، چونکە ئەو سەردەم ڕۆژگارە بوو کە گەرمەی شەڕی ئێران و عێراق بوو و ئەم شەڕە لە هەرحاڵ بە جۆرێ کاریگەریەکی هەرە ڕیشەیی لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی ماچەقەکە و ناوچەکەی ئێمە هەبوو لە ڕووی اقتصادی و ئیجتیماعی و تەندروستی و ئینسانیەوە. ئەم شەڕە بە هەرحاڵ باعیسیەوە بوو کە ملیۆنێک ئینسان لە ئێران و عێراق تێدا بچن. بینین یا نەبینینی ئەم حاڵەتە زۆر لە هاوکێشەکە دەگۆڕێ و زۆر لە تێگەشتنی ئێمە دەگۆڕێ بۆ ئەوی کە بزانین چی خوڵقاوە. چونکە ئەگەر ئەم شەڕە نەبوایە پرسیار ئەوەیە ئایا بەڕاستی ڕوودا و کارەساتی هەڵەبجە دەبوو؟ ئەمە جێ پرسیارە لە هەر حاڵە. ئەو هاوکێشەی کە ئەو سەردەمانە ئەو ڕۆژگارە لە بینی حکومەتی جمهوری ئیسلامی و عێراق هەبوو، هەڵەبجە ناوچەیەکی سنووری بوو، دۆزرایەوە بۆ ئەوەی کە وەکو نقطە عەتفێ لە پرۆسەیەکی سیاسیە لە نێوان ڕێوکەوتنەکانی بەرەیجوودی ئەو سەردەم و حکومەتی ئێرانە بەهەرحاڵ کرایە قوربانی جەنگ و پێکدانێک کە لە بینی عێراق و ئێرانە هەبوو. بۆیە من پێم وایە ئەمە ئەگەر بە فەرز بگرین، ئەمە ئەگەر یەک جاریکە من نەیڵێمەوە کە حکومەتی عێراق و بەعس تاوانبارە و فاشیستە، و ئەگەر هیچ شتێکە لەوە زیاتر نەڵێن کە تاریخ و کارنامەی ئەم حیزبە بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ هەموو خەڵکی ناوچەکە و جیهانیش ڕۆشنە. دوای ئەمە بە بڕای من بارها پرسیارەکەیەتە سەرەوەی کە گەر جەنگ ئەو دەور و کاریگەریەی هەبوو، ئەی ئەو تەرەفانی کە لە جەنگا بەشداریان کرد، ئەو تەرەفانی تەرەف بوون لە جەنگا، ئەو تەرەفانی کە بۆ خۆیان کاریگەریان هەبوو لە سەر با بڵێن خۆشکردنی ئەم ئاگری جەنگەیە لەم مەنتیقەکە، لەم ماڵوێرانیە لە ناوچەکە، لەم بەردەوامبوونی جەنگە لە ناوچەکە، لەم هاوکێشەیەی کە معادلاتی سیاسی مەنتیقەکە بارها ئاڕوگۆڕێکی 2000 بەسەرا هات، چێ بەرژەوەندی تیا بوو، چێ تایە براو بوو، چێ تایە دۆڕاو بوو. بۆیە ئەماگەڕێنێتەوە بۆ ئەو ئەساسەوە، بۆ ئەو ڕۆژگارەی کە ڕەنگە ئەو قسەی کە ئێستا من ئەیکەم یا ئەستا من بیڵێم لە ڕاستیە بۆ ئێستا بۆ زۆر بێ لە خەڵکی کوردستان شتێکی تازە نییە، چونکە تەنانەت سەرکردەی ئەحزابی سیاسی خۆیان ئەو خەڵکانەی کە کارکتەرانەی کە لە ناوچەکە لەو شەڕانە بەشداریان کردووە، لە مەسەلەی هەڵەبجە بەشداریان کردووە، لە بیرۆوەریەکانی هەڵەبجە دەیان فاکتیان ناوە بەدەستەوە بۆ ئەو حەقیقەتەی کە ئێمە ئیشارەی پێکەین کە ئەڵێن بەرەی زوود لەلایەکەوە و جمهوری ئیسلامی کە لەلایەکیەوە دوو تەرەفی بێ زیاد و کەم هاوبەش بوون لە ئەم کارەسەیی کە لە منتیقەکەی ئێمە ئاخڵقێ. ئەوان باسی ئەو بەڵگەنامانەکەن کە ڕێکەوتنەکانی لەگەڵ جمهوری ئیسلامی چییە، باسی نوێنەرەتەکانەکەن، باسی نەخشەکانەکەن لەسەر داگیرکردنی چەند ڕۆژ پێش ئەم حاڵەتە، باسی بەردومانەکانەکەن، باسی ئەو ئەگەرانە ئەکەن کە لە ناوچەکە بۆ خەڵکی کوردستان بۆ بڵێ بەتابەتی بۆ خەڵکی هاوچە هاتوێتە پێشەوە چین. ئەمە لە یادەوەری و بیرەوەری نووسینەکانی خۆیانە ئەم حەقیقەتە هاتووە باسی کردووە. دیارە ئەوان بە مەبەستێکی کە وەکو جێڕانەوەی مێژوو باسییان کردووە، بەڵام هەر ئەو مێژەشە تاڵاوێکی گەورەیە بە سەر ئاوردانەوە لە تاریخی خۆیان و مێژووی خۆیان، کە ئەم حیزبە سیاسیانە تەواوی لە یەکێتی نیشتیمانیەوە بگرێت تا پارتی تا حزبی با بڵێن سۆسیالیست، هەتا هەموو حیزبە سیاسی، هەموو حیزبە ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی لەو سەردەما بەشداریان کردووە. ئەتوانم بڵێم تەنیا حیزبێکە لەو مەقتەعە موقفێکی جیاوازی هەبوو، حیزبی شیوعی عێراق بووە، و ئەمە پێشووتریش حکومەتی عێراق و سەدام حوسێن خۆی بە ئاشکرا ئەمەی ڕاگەیاندووە پەرچێشکردنی جمهوری ئیسلامی بۆ هەر ناوچەیەکی جوغرافیای سیاسی کوردستانی عێراق و شمالی عێراق وەکو خۆی دەڵێ ئەوە ئاگرێکە خەڵکەکە خۆی پێسووتێنێ، و ئەگەر تەنانەت لە ناو سلێمانی شابێ ئێمە هیچ دەستپارێزیە لە ئەم شارە ناکەین. بەڵام وەختێکم هاوکێشەیە بۆەوە دەگۆڕێ کە نەک هەڵەبجە ئەوانە چەند هێزێکی زەبەلاح بۆ ناو جەرگەی کەرکووک و شاری کەرکووکە بن، بەهەرحاڵی تر هەم هاوکێشەیە بۆ سەدام حوسێن ئەگۆڕێتەوە بێتە ئەوەی کە بە دوای ئەم تۆڵەکردنەوە لە حکومەتی جمهوری ئیسلامی و ئەو قسەی کە خۆی پێشتر دڵنیایی کردوێتە و هەتا سەرانی ئەحزابی کوردی و تاریخی کارنامەکانی با بڵین بیرەوەرەکانی مام جەلالێکێکە لەو شتانەی کە بەڵگەنامەکانی منەوشدا مستەفاچێکە لەو شتانەی کە ئەمە ئیسپاتەکە کە جمهوری حکومەتی عێراق ئاگاداری کردوینێتەوە، پێیان وتوین ئەگەر بێت و حکومەتی جمهوری ئیسلامی لە هەر شوێنێک ببینین پەرچێشکرێ لەگەڵ ئەم هێزانە ئێمە سەرکوتەکەین، ئێمە هەرچێکەکەین، ئەمە بەڵگەیشی ڕۆشنە. بەڵام ئایا بەڕاستی بابەتەکە هەر لێرە بەڕێمە ڕاوەسێت؟ بە بڕای من نا، دیوێکی کەی واقعی ئەم
کارەسات و تراژیدیای ئەوە بوو کە شەڕی ئێران و عێراق بۆ خۆی نوع لعبەیەکی سیاسی نێودەوڵەتیش بوو لە هەر حاڵە کە ئەمریکا و هاوپەیمانەکانی دەورێکی کاریگەریان هەبوو لەسەر ئەوەی کە چۆن تعامل لەگەڵ هەر لەبەرەی شەڕا بکەن. استراتیژێک کە ئەوان هەیان بوو لە هەردوو لاوە ساکنەوەی جبەخانە و تەقەمەنی و بەرحاڵ هەموو ئەو بنیادانەی کە بۆ وێرانکاری مجتەمەعەکان و منتیقەکەی ئێمە دابینکرا بوو یەکێک بوو لەو شتانەی لە ماوەی 8 ساڵە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و بەتایبەتی دەورێکی گەورەی هەبوو لە ئەم جۆرە لە وێرانکردن و لە دەعمی ئەم حاڵەکەتە و لە دەعمی یەکێ لەم تەرەفانەی شەڕەکە. واتە ئەگەر سێری ئەم ڕووداوە بکەی ناتوانانی هەرگیز بەو چاوە بیخوێنیتەوە کە بڵێ سادام حوسێنێکی تاوانبار. بەڕاستی ئەوەی کە ئەمە ئەکرێت ئەوەی کە ئەمە ئەڵێت بە خاتری تەنیا ئەو شتەیە کە پاساو بهێننەوە بۆ کارنامەی خۆیان بۆ تاریخی خۆیان بۆ ڕابردووی خۆیان کە ئەگەرچی لەم 10 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵی ڕابردووە ئێمە هەموو ڕۆژێ یەکێ لە سەکردەکانی ئەم حیزابانە خۆیان دەبینین کە ئەنووسن کە قسە ئەکەن کە چاپێکەوتنەکەن باسی ئەو کارنامە قێزەوەنی خۆیانەکەن کە بەرحاڵ چۆن فاسلێکی گەوریان لەگەڵ مجتەمەع و کۆمەلگای کوردستان و خەڵکی کوردستانە کردووە و ئەوان چۆن بە زمانی خۆیان دەڵێن ئێستا ئێمە بووینەتە ئابرازی سەرکوبکردنی ئەو خەڵکەیە. بۆی ئەم چوار گەشەیە یا ئەم چوار تەرەفە دەوری ئەساسیان هەبووە دەوری بنچینەییان هەبووە. ممکنە لە بردومانکردنی فیزیکی ناوچەکەی ئێمە سەدام حوسێن ئەو حاڵەتەی کردبێ بەڵام پرسیارەوەیە ئەگەر جمهوری ئیسلامی نەهاتایە ئەگەر حرەکەتە لە هەڵەبجە دروست نەبووایە ئەگەر ئەو شارە بۆ شێوە داژین نەکرایە ئەگەر ڕێ بە دەرچوونی خەڵق لە شارەکە بدرایە وەدایان ئەگەریکە ئایا ئەم ڕووداوە دەخڵقا دەهاتە پێشەوە ممکنە لە شوێنێکی کە بخڵقایە ممکنە لە شوێنی کە ببوایە بەڵام کارەسەی شانزەی سێ نەبوو شتێکی کە ئەبوو و ئێمە ئێستاکە دوای 35 ساڵ قسە لەسەرەوەکەین واتە قسە لەسەر ڕووداوێکەکەین کە لایەنی مێژوویەکەی پێویستی بە پشکنینەکەیە کە بتوانێت هەموو ئەو تەرەفانەی کە تێیدا بەشداربوون وڵامی خۆیان وەرگرتنەوە. من پێم وایە بنارجانێکی لە کارەساتەکانی کۆمەلگەی ئێمە و یەک لە تراژیدی ترین ئەو بابەتانەی کە خەڵکی هەڵەبجە بە دەرەجەی یەکەم بازی ئەدا ئەوەیە کە ئەم بابەتە وەک پێویست نەک وەک پێویستا و توێ نەکراوە بەڵکو کراوە بە ئامڕازێک و کراوە بە وەسیلەیە بە دەستی ئەحزابی سیاسیەوە کە بتوانن لەم نێوەدا یاری خۆیان بکەن و بتوان لەم نێوەدا بەرحاڵ بازگیری بکەن لە ئەم کۆمەلگەی کە هەیە. بۆیە ئەوان ئێستا دوای 35 ساڵ تازە قسە لەسەر ئەوە ئەکەن کە ئایا بەیانی ئەم با بڵێم پارێزگایە یا ئەم شارە مەشروعیەت پێیا کا بۆ پارێزگا بوونیان نە. یعنی ئەم تراژدیای وەکو باسمان کرد ئەم جنۆساتی کە خوڵقا لە ڕاستیان مێژوویەکە بێتە پێشەوە تەواوی ئەو حیزبە سیاسیانەی کە بەشدار بوون تەواوی ئەو حکومەتانەی کە بەشدار بوون تەواوی ئەو لایەنانەی کە بە سەدان تۆن کیمیا و مەوادی کیمیاییان دەنار بۆ عێراق و بەرحاڵ کاولکاریان لە منتیقەکەی ئێمە کرد ئەو کاتەیە کە خەڵکی ئەم جوابە وەرەگرێتەوە و لە سەحنەی سیاسی عێراقا و لە هاوکێشەیەکە کەم حیزبانە دروستیان کردووە ئەگەر هەموو شتێ هەبێ ئەوە نییە بۆیە تەنیا ڕەمەکە لەسەر سنگی سەدام حوسێن و حکومەتی عێراقا وی بینیشمان بەداخەوە سەدام حوسێن بەو جۆرە محکەمەکراکە کرا هاتن چوار پالیان بۆ دروست کردو دوای ئەو ئەعدامیان کردو تەواو بۆ خاتی چی بۆ خاتی بەرحاڵ فایلەکانی کە نەگاتە سەر ئەو فایلانەی کە اینجا قاچ و پێی خۆیان ئەکەوێتەنە ئەو خیانەتکاریانەی یا ئەو بەشە لە کارنامەی پڕشانازی خۆیان کە بەرحاڵ چیان کردووە چۆن بوون تعاملیان لەگەڵ حیزبی بەعس و سەرانی حیزبی بەعس و چۆن لە دامەنی ئەم حیزبە سیاسیانە بە جۆرە لە جۆرەکان لە دامەنی ئەم بزوتنەوە کراوە ئەو ناسیۆنالیستی عەرەب و ئەم ناسیۆنالیسمی کوردە بۆیە لە ڕاستیە کارنامەیەکی زیاتر و عەجیبتر توقع ناکرێت تەسەور ناکرێت. جمهوری ئیسلامیش لەگەڵ دروستبوونی خۆیان لەگەڵ سەرهەڵدانی خۆیان لەسەر ئەساسی قەت و عام و کوش و کوشتاری خەڵک دروست بووە وێم پێم وایە ئەم تراژیدیایە بە کۆی گشتی ئەم چوار لایەنە توانویانە تەواوی بکەین بە هیچ جۆرە یەک خوێندنەوە نییە لەوەی کە سەدام حوسێن و حکومەتی بەعس توانی بێتی ئەم ڕووداوە کرد بێ ئەو ڕەنگە کارکتەرێک ببێ وەکو باسمان پێکردن لە ئیجرا و عەمەلیەکردنێکی ئەو عەمەلیە کە بالفەرز والبالئیجبار ئەو پێی تەحمیل کرا. هەر ئەوەی کە خۆشتان ئاماژەتان پێدا کە هەندێک لە بەرپرسانی بزوتنەوەی کوردایەتی کە باز لە یاداشتی ئەو کاتانیان دەکەن دەگێڕنەوە دەنووسن زۆر ئەمانە دەبیستین بۆ نەباس کراوە ئەگەر ڕێگە لە خەڵک نەگیرە ڕەنگە تراژیدیاکە کارەساتەکە ئەو هەموو قوربانی لێ نەکەوتێتەوە. ئەگەر دروست بیرەوەری بێتەوە یەکێک لە بەرپرسان تەنانەت وتی کە هەندێک لە سیاسەکان لەو کاتەدا لە هەڵەبجە کەوتنە تاڵانی وێڕای ئەوەی بینیان بوو ئەو کارەساتانە
کوڵتاوە. بەڵام لە بەرابەریشدا دەوترێت کە ئەمە بۆ لە کەدارکردنی کەسایەتی کۆمەڵێک ئەشخاصە بە تایبەتی سەردەمانێک کا بزوتنەوەی گۆڕان بووە دواتر هەندێک لە بەرپرسەکان بەرکەوتیان لەگەڵ یەکتریدا هەبوو بۆ لە کەدارکردن و شکاندنی شخصیەتی یەکتری ئەمانیان دەبێت. بۆ ئەگەر بە سادەی پرسم واقعیت ئەم گێڕانەوانە یاخود ئامانجی تری لە پشتا هەیە یاخود ئەتوانین بڵێن هێشتا ئەوانە بەشێکی کەمی ئەو ڕاستیانە باس کراون؟ لە ڕاستیە بنارجیان ئێستا و موقعیەتی ئێستا و بارودۆخی ئێستا ئەو حاڵەتەی تێپەڕاندووە ڕەنگە ئەوان مەقتەعێ لە مێژووی سیاسی خۆیانە بەهەرحاڵ توانی بێتیان خەڵق فری بدەن بەوەی کە ئەمە جەنجێکی بینی حەزاب و شخصیات و تاریخی شکاندنی شخصیاتەکانە. بەڵام دوای ئەم 35 ساڵە بەهەرحاڵ هیچ کەسێ ناتوانێت کەلیمەیەک ڕستەیەک گوشەیە لەم قسانە بە جدی بگرێت، چونکە کارنامە ناتەنیا بەڵکو تاریخێکە خۆیان نووسێتەوە. ئەگە قسەیان لەسەر نەوشیروانە نەوشیروان بەشێ لەم تاریخە گەڕێتەوە. نەوشیروانە لە ڕۆلی مام جەلات چی بووە؟ ئەگە قسە لە مام جەلات خۆی اعترافەکە لەسەر ڕۆلی نەوشیروان چی بووە لە وێرانکاری هەڵەبجە ئەو بە تەنیایی بەسەر ڕۆی سووە و ئیشەی کردو و ئێمە ئاگامان لێ نییە. یعنی لە کاتێکە بەهەرحاڵ شەوکەتی حاجی مشیر کە ئەجەڕێتەوە باسی ئەوە کە چۆن هەردووکیان پەیوەندیەکی تەنگاوتەنگیان هەبووە لە تەکمیلکردنی ئەم ئیتفاقیە لەگەڵ جمهوری ئیسلامیە و ناوی ئەو کەسانە ئەبا کە بە وەکو نوێنەرایەتی ئەحزابی کوردی بەهەرحاڵ لەگەڵ جمهوری ئیسلامیە یەکەمین دانیشتن و یەکەمین دیداریانە بێ بۆ ئەم مێژووە بخرێتە پێشوو. بۆیە بەڕاستی ئێستا لەناو ئەحزابی کوردیە ئەم شتێ وا لێهاتووە ئەو نوع لە کەلیمەیە کە ئەڵێ مزایدە ئەوەنە بێتان بۆ ئیتر ئینسان ماندوو بۆ بەدەستوتنەوەی هەتا خەڵکی کوردستان ماندوو بۆ بەدەستوتنەوەی. بەحسەکە ئێستا ئەوەنەیە داش و بیرۆبەرەکانی خۆیان ڕۆشنە و ئەمەنە بە ڕاشکاوانە باس لەوەکەن کابرا ئەندامی مەکتەبی سیاسیە ئەڵێ خەڵکی نەفرەتی لە ئێمە لەناو تەلەڤیزیۆن ناو قسەیەکە لەناو ماڵی خۆیان نایڵێ ئەوی کەیان بەهەرحاڵ یعنی بڕە سەری ژمارەی ئەندامی سەرکردایەتیەکان نا مەکتەبی سیاسەکانی یەکێتی بکە بە دوو بەشەوە ئەکسریەت و زۆربەیان لەم چەند ساڵی ڕابردووە ئەمانەیان پێشڕاست کردوێتەوە. ئەوە قسە و باسی سەردەمی تەبلیغاتی سەردەمی بینی با بڵێن هەڵبژاردنەکانە و شەڕی بینی هەڵبژاردنەکانە کە ئەم لەگەڵ ئەوا چۆنە و لەگەڵ ئەوا چۆنەڵێ. بەڵام واقعی خەڵکی هەڵەبجە مێژووی خەڵکی هەڵەبجە و وشیاری خەڵکی هەڵەبجە ئێستا ئەمانیان تێپەڕاندووە و ئێستا خۆیان ئەزانن ئەوان بەشێکن لەم تراژیدایە و ئەوان دەور و تەئسیراتیشیان هەبووە لەسەرەوەی کە بەهەرحاڵ لە بنەڕەتەوە ئەم ڕووداوە بۆ خوڵقاوە. ڕەنگە ئەوان توانی بێتیان دەهەیە خەڵق چاپۆشکەن ڕەنگە ئومێدی خەڵق بە سەردەمانێ بەهەرحاڵ بۆی کە هەر چۆنێ بە ڕۆژان سەدام حوسێن کۆتایی پێ بێ دوای ئەوە بەهەرحاڵ فایلەکان هەمووی دەرەکەون حقەتەکان هەمووی دەرەکەون. بەڵام وەختە سەدام حوسێنیش کۆتایی پێهات وەختێک کە کوڕەکانیشی قەتڵ عام کرا وەختێک کە خۆشی لەسەردارە دراوە و دەیان کەسی لە تەنیشی خۆیان بەهەرحاڵ لە حکمی مؤبەد و ئەعدام ئەوە کرا. ئێستا دەبینین هەمان ساز و هەمان حەمامە. یعنی ئەو شتەیە کە لەو تاریخا پێی ئەڵێن بەهەرحاڵ دیکتاتۆریەت و پێی ئەڵێن چەوسانەوە و پێی ئەڵێن سەرکوتی خەڵک و ئازادیەکانی خەڵق ئێستا خەڵق لە ئاسێکی یەکجا فراوانی کۆمەلگەی کوردستان ئەم قسانە ئەکاتەوە. ئەوان خۆیان بۆ هێنانەوە بۆ پاکەکانەکردن لەسەر خۆیان زۆر جاری وایە لە ناو شاشەکانە ئەڵێ ئیتر خەڵق گەشتوتە بینی لێمان قوبڵ ناکە. بۆیە بە بڕای من بەهەرحاڵ ئەو قسانە لە تاریخێکە ئەگەر گوێگری هەبێ لێرە لەم تەمەنا لەم من پێم وایە ئەگەر لەگەڵ ڕێزمە بۆ گوێگرانێک کە گویان لە قسەی منە بێ بەڵام وەکو مەسخەرە وایە باسێکە کە هیچ کەسێک هیچ کڕیارێکی ناتوانێت ببێت. ئەی لەسەر کۆمەڵگەی نێونەتەوەیش پرسیارێک تر بکەم کە لە 2023دا یەکێک لەو فاکتەرانی لەو بەهانەی کە ئەهێنرایەوە ئەوەی کە هێرش بێتە سەر عێراق باس لە کینەبارانکردنی هەڵەبجە دەکراوە دواتریشەوە وەک ئاماژەتان پێدا لە کەیسی دادگایکردنەکەدا هێنا ئاراوە. بەڵام ئەو سەردەمە وڵاتان هێزی نێونەتەوەییەکان چی هەڵوێستێکیان هەبوو لە بەرامبەر ئەم تراژیدیە هەلانی کەمەوە ڕۆشنەکە حکوومەتی بەعز دۆستایەتێکی زۆری لەگەڵ وڵاتانی جیهاندا هەبوو. بنارجیان ڕەنگە بە حکومەوەی کە من و تۆ هەردووکمان لە فنلەندین هەندێجار گوێبری ئەو بوو بێسین لە تاریخ و خۆمانەیە لە کۆڕوسی منارەکانە کە ئەم ڕووداوە بۆ خەڵکی ئەم وڵاتانە چۆن تەماشاکرێ. من جارێکە ئەو شتەیە حەزەکەم جیاکەم و خەڵکی ئاسایی و خەڵکی سادە و سیڤیلی ئەم کۆمەلگایانە تێگەشتن یا تێڕوانێکی جیاوازیان هەیە لەگەڵ ئەو ئیتیفاقاتانەی کە حکومە لەسەرەوە دەیکات. هەروەکو هەمان ئەو ئیتیفاقانەی کە وەختێکە لە عێراق دەدرێ بەهەرحاڵ وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێن 80% خەڵکی ئەوروپا ناڕازی بوون بەڵام ئیتیفاقەیە کە
ئەم وڵاتانە بنە بەشە لە ئەو هاوپەیمانێتە لەگەڵ ئەمریکا ئەو واژۆ دەکەن و ئەڕۆن بۆ ئەو وێرانکاری لەگەڵ حکوومەتی ئەمریکا لە عێراق بکرێت. بۆیە ئەم بابەتە تا بە موقعی یا بە هەڵوێستگیری ئەم وڵاتانە ئەگەڕێتەوە ئەم وڵاتە بۆ خۆیان بەشێکن لەو تراژیدیانە، یعنی بەر لەوەی سەدام حوسێن نەک بڕۆخێت لە ساڵەکانی هەشتا سەرەتای هەشتاکانە ئەمریکا یەشێ بۆ لەو وڵاتانەی و حتا فەڕەنسا یەشێ بۆ لەو وڵاتانەی، ئەڵمان یەشێ بۆ لەو وڵاتانەی، ئیتالیا یەشێ بۆ لەو وڵاتانەی، حتا سوید یەشێ بۆ لەو وڵاتانەی کە پشکی هەبووە بەتابەت ئەو وڵاتانەی کە پشتێکی یەکجار گەوریان هەبووە لە فرۆشتنی مەوادی خامی کیمیایی، لە فرۆشتنی ئەو مەوادی کراوە بە ئەو بابرین کیمیایی کە بەسەر خەڵکی هەڵەبجە و بەسەر خەڵکی ناوچەکانی تری کوردستان کرا. بۆیە بەڕاستی بە هیچ جۆرێ ئەوان مایل نین تحقیقات و هەڵوێستگرتن و بەدواچوون و لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بکەن. ئەژین ئەگەر بەپێی هەر پێوانێک وایە خەڵکی هەڵەبجە وەشدا و شاری هەڵەبجە ئەکرا دوای ئەوەی کە بەرحاڵ حکوومەتی عێراق لە بابلین کوردستانە لەم ناوچانە لە دوای 91 کە نامێنێ ئەو شارە ئەکرا بمایەتەوە، بەڵام بە شارەتی خۆی وەکو خۆی دەستکاری نەکرایە بۆ ئەوی کە هەزاران جار و هەزاران جۆرنالیست و لێکۆڵینەوە و توێژەرەوە و باڵپا کەسانی کە تایبەتمەندن بۆ ئەم بوارانە لێکۆڵینە لەسەر ژینکە و ژیان و گوزەرانی خەڵکی ئەم شارە بکردایە. بەڵام ئەمەی کە نایکەن بێدەلی نییە، ئەوان خۆیان ئەزانن چیان کردووە و ئەزانن چیان چاندوێتەوە. بۆیە بەرحاڵ ئەوەش لە فەرامۆش نەکەین کە لەم ساڵانەی ئەخیرا جوڵەیەک هەبووە لە ئەوروپا بۆ ئەوەی کە حتا خودی ئەو کۆمپانیانە دادگایی بکرێن و دەست بە چەند کۆمپانیا گەشتووە، بەڵام بە خاتری ئەوەی کە هەم بیر و ڕایگەشتی هەم میدیا هەم حکوومەت و دەوڵەت و هەم کۆسەرڤەتیڤ بێ لەم وڵاتانە هەیە، هەم ئەو ئەقدانی کە لە ڕابردووە هەیە جوڵاندنی ئەم کارە و ئەم کارتە ئاسان نییە، بەتایبەت بۆ حرەکەت و زوڵانەوەی کە لە خوارەوە لە دەرەوەی ئەم حیزبە سیاسیانن. یعنی مەسەڵەن خۆ ئێستا زۆر ڕێکخراوە حیزب و بابلێن کۆڕ و کۆمەڵ هەیە بۆ هەڵەبجە داکۆچیەکە، بەڵام لە ڕاستیە بەشی هەرە زۆریان خۆیان ئەو کۆڕ و کۆمەڵانن کە لەسەر هەڵەبجە دەژین، لەسەر هەڵەبجە پێیان لا یەشێتیە، پێیان لای پارتیە، پێیان لای حکوومەتی عێراق، پێیان لای پەیداکردنی پرۆژەیە، پێیان لەوەیە کە بەرحاڵ چۆن بتوانن خۆیانی پێ تەمینکەن، چۆن بتوانن چوا پرۆژە بۆ خۆیان بکەنەوە، پێیان لایەوەیە کە لێرە لەوێت لە 15 مانگە 16 مانگە ڕخنێ بن لەم دەسەڵاتەی کە ئێوە هیچان نەکردووە و بێوەفان. باسی 5 ساڵیکە بێوەفا بێ، بەڵام ئەگەر کەسێک و تەرەفێک و ڕێکخراوێک و منەظەمەیە کە لەسەر ئەساسی جینۆسایدکردن بێ، ئەبێ ئەمانە هەمویان بە بەشەریکی ئەم جینۆسایدە بزانێ. و بۆیە ئەمریکا و وڵاتانی غەرب مایل نین بە هیچ شێوەیە ئەم فایلەیە بکرێتەوە، مایل نین قسەی تیا بکەن، مایل نین ئیشی تیا بکەن. ئایا ئەمە بە معنای ئەوە ئەکرێت کە ناکرێت؟ نا، من پێم وایە پرسیارەکە ئەوەیە، یا دروستی پرسیارەکە ئەوەیە هەر کەسێک کە ئەوێ ئیشکا بۆ مەسەلەی هەڵەبجە دەبێت لە دەرەوەی ئەو ساتی سیاسی حسابی دەسەڵاتداری کوردستانە بێت و بە ئەجەندایەشی کە و بە کارنامەیەشی کە و بە پرۆژەیەشی کەوە بچێت کە ئەو پرۆژەیە بزانن مکەوەنەی ئەو ڕووداوە چێ بووە و لەسەر ئەمە بەرحاڵ سەدان بەڵگەنامە هەیە. من ئێستا لە 5 ڕەنگە کاتی وم هەبێ ئاوڕێی شێشیان بە بەرحاڵ خودی بەرنامەکەش بۆ ئۆدادا بێت. بینە سەر بابەتێکی تریش ئەویش بە پارێزگارکردنی هەڵەبجێ وەکو خۆشتان لە قسەکانتانە ئامادەتان پێدا. سەرۆک وەزیرانی عێراق موژدەی ئەوەی دا کە هەڵەبجە دەبێتە پارێزگارێکی سەربەخۆ. جێی ئەوەی ئێستا پیرۆزبایی بکەین یاخود ئێوە قسەیەکی ترتان لەم بارەیەوە هەیە؟ بناجیان ئەوان هەموو ڕۆژە شەڕیانە، هەموو ڕۆژە ئاشتیانە، ئەوەی کە شەڕ و ئاشتەکانی خۆیان بە چه نەتیجەیەکەن و لەشیا تەوقاکەن لەگەڵەکەیەوە، لەشیا ڕێەکەن و لەشیا لێکتە تووڕەبن، زەڕێک پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانەوە و بە تایبەت بە خەڵکی هەڵەبجەوە نیە. بەڵێ ئەم بابەتە کە مەسەلەی بە پارێزگاری ناسینی هەڵەبجەیە دوای ئەم پرۆسەیە، کام پرۆسە؟ دوای ئەم پرۆسەیە کە بەهەرحاڵ ئەتوانم بڵێم 4 سەدەیە بەحەز لە 4 سەدەیەکی تەواوە باس لە پارێزگابوونی هەڵەبجەکرێت. من لە بیرمە ساڵی 1999 بوو پەرلەمانی کوردستان بڕیاریدا کە هەڵەبجە بێ بکرێت بە پارێزگا و ئەم بەحسە کێشای دوای تقریباً 14 ساڵ 15 ساڵ یعنی 2014 سەرۆکایەتی هەرێم لوتفی فەرموو لە بەرحاڵ کێشمەکێشێکی بینی پارتی و یەکێتیە ئەمەی ڕاگەیان کەیتر هەڵەبجە پارێزگایە.
بەڵام سەیریکە لە 2014ەوە ژیان و گوزەرانی خەڵق لە کوێ ڕاوەستاوە. ئێستا دوای ئەم چەند ساڵە سەیری ژیانی خەڵکی هەڵەبجە بکە، شتێک کە هاوبەشە لە ناو خەڵکی هەڵەبجە تەنیا لایەنی سایکۆلۆژی نییە، واقعیەتێکە. هەموو خەڵکی هەڵەبجە ئەتوانم ئەگە بەڕاهایی نەڵێم بڵێم زۆربەی هەرە زۆریان خۆزگەکانیان لە ڕابردووە ئەژی، ژیانیان لە ڕابردووایە، بەخەونەکانیان لە ڕابردووایە، جوانەکانی خۆیان لە ڕابردووە بینن. ئەمە نقطەی شەرم و شەرمەزاری ئەم دەسەڵاتەیە. دوای 35 ساڵ هێشتا خەڵکی هەڵەبجە بێ خەون بە ئەوە بینێ. حتا تەنانەت دەزانی چۆنە بنارجان وای لێ هاتووە بۆ خەڵکی هەڵەبجە لەباری سایکۆلۆژیەوە دۆخێک هاتۆتە پێشەوە کە تۆ ناتوانانی تەجاوزی 16:8 بکەیت. یعنی زۆربەی هەرە زۆری ئەو خەڵکانەی هاوتەمەنی ئێمە بەڕاستی ناتوانن لێ بگوزارن. لەبەر چی؟ لەبەرەوەی کە هەموو ئەو تاریخی قوربانی و خەبات و تێکۆشانی لەم شار و لە سەر تاسەری کوردستانە هەبووە لەو شوێنەی کە پەیوەندی بەم ڕوودا و کارەساتەوە هەبێ. ئێستا قوڵترە کاریگەریەکانی برینەکانی تراژیدیاکەی مەعانات و کارەساتەکەی. بۆی پرسیارەوەیە بە پارێزگارکردنی هەڵەبجە لە ئێستا یا 10 ساڵ لەمەوە پێش چی لە مۆزوع ژیانی خەڵک گۆڕیوە؟ چی لەوە گۆڕیوە کە هەڵەبجە ئێستا لە ڕیزی ئەو شارانەیە کە زۆرترین ڕێژەی بەکاری هەڵەبجە ئێستا لەو شارانەیە کە هەزاران خوێنکار زانکۆکای تەواو کردووە، بەڵام سەدانی لێ نەچێتە سەرکار. دەیان و سەدان کەس بوون بە لە ئاسی یەکجار باڵا بارها خوێندنیان تەواو کردووە، بەڵام بەشێ لەو کەسانی کە شانسیان هەیە سولفی سارێکیان پێ و تەکسی لێ خڕون سارە لێ خڕون لە ناوسارەوە یا خەریکی سەوزە فرۆشتن لە ناو شارە. بێ باسەکە لەسەرەوە نییە کە بەڕاستی ئایا بەیانی ئەکرێەوە کرات دوو بەیانی دەبیانی، بەڵام ئەساسەن ئەم قەرارە دوای 35 ساڵ چیمان پێڵێ؟ ئایا ئەتوانین دوای ساڵێکی کە هاتینەوە من 100 جار ڕەخنە لە خۆم بگرم کە بڵێم بەهەرحاڵ خەڵکی هەڵەبجە قەرەبوو کراوەتەوە؟ ئەو کەسانەی کە لە هەڵەبجە بوون لە قوربانی و 70-80 کەسە بەرکەوتێکی میان بەهەرحاڵ چارەسەری مەعاناتی 35 ساڵیان کردووە. باشە ئەوانەی کە لەم پرۆسا کە لە هەڵەبجە بووە کە لە 35 ساڵە سەرەتایەترین پێداویستیەکانی ژیانیانیە وەکو ئینسان دەتوانن بژین، مناڵەکانیان ئەخوێنێ، تاعین کراوە، گوزەرانیان هەیە، پرۆژەیان هەیە، شارەکە بۆتەوە بە شارێک، شارەکە لە سیمای شارەکە لە سیمای شارستانیە تابیرێتەوە، لە سیمای ئەوە ناکە چوار بینا هەیە بە ئاسمانەوە یان نا، لە سیمای ئەوەی کە با بڵێن پێکهاتەکانی پارێزگا چییە، ژیانی خەڵکی لە پارێزگایەکایە چییە. ئەلبەتە ئەمە تەنیا بۆ خەڵکی هەڵەبجە نییە، خەڵکی کوردستان هەمووی ڕەنجە با لە مەعاناتی بێکاری و هەژاری و نەداری و مەعاساتی کەم دەسەڵاتە خۆڵخانوێتی. یعنی تۆ لە شار وڵات و مەملەکەتێکابی قسە لەسەر ئاو بکەی، لەسەر کارەبا بکەی، لەسەر سەرەتایەتی بیمە و خزمە گوزارەکانی خۆت بکەی، ئیتر ئاسی تەوەقع چاوەڕوانی بەشەر شتێکی ئەچێتە شوێنێکی کەوە. بۆیە بەڕاستی ئەوەی بەیانی هیچ مفازەیەک نابێت، درێژکراوەی تاریخێکە، بەڵام دوو بەیان و چوار بەیانەکانی ئەم تاریخە خەڵکی هەڵەبجە کە وەختی گۆڕانکاری هیچ گۆڕانکاری لە ژیانیان نابێ، ئیتر ناشتوانن پشت بۆ بەسن کە ئایا بەڕاستی ئەتوانێت ئەم بە پارێزگارتنە ژیانی خەڵکە بگۆڕێت. ئەزانی چۆن من قەناعەتی من وایە بناجێ هەڵەبجە بەهۆی سیاسەتی ئەم حیزبانەوە دوو جار بووەتە قوربانی. یەکێک ئەوەڵین جار ئەوە بوو کە لەگەڵ ئێرانە بەشداریان کرد بۆ خوڵقاندنی ئەم تراژیدیای و ئەم کارەساتی و ئەم جینۆسایتەیە، و یەکێ دوای ئەوەی کە لەنەوە یەک بەدواوە ئەم حیزبە سیاسیانە هەمویان یەکەم باجیان لە خەڵکی هەڵەبجە سندووە، یەکەم کوشتاریان لە خەڵکی شەڕی ناوخۆتەڵێ، شەڕی ئیسلامیەکانەڵێ، شەڕی حیزبەکانەڵێ، بارها منافەسە و جەدەلی ناوخۆیانەڵێ. ئێستا بۆیە وای لێ هاتووە ئەحزابی خەڵکی هەڵەبجە فێر بووە، وشیار بووە، ئەزانێ بارها لە بینی ئەم حیزبانە یەک هێز نییە، یەک تەرەف نییە، زەڕێک ئومێدێ بۆ ئەو بگەڕێنێتەوە. ئەگەر لە هەر سەردەمێکیشا حیزبێ چوار زیاتر کورسی بێنێتەوە خەڵک تاقی کاتەوە تەجروبەیە کاتەوە، بەڵام بەڕاستی ئێستا وای لێ هاتووە هەوادارەکان و دەست و لایەنگرەکانی خۆشیان تاقەتیان نییە و نایانێ و ناتوانن بیان بچن بەژاریکەن لەو هەڵبژاردنانەی کە 30 ساڵە وعد و بەڵێنی درۆ بۆ خەڵکە دەدەن. یانی خەڵک تێر بۆ لەم شتەیە. بۆیە بەڕاستی پارێزگارکردنەکە ئەوەیە کە سەیری پرۆژەکانی هەڵەبجەکە من پار بۆ ڕۆشمە بۆ هەڵەبجە، لە هەڵەبجە کۆمەڵی بینا هەیە. یعنی وەختی ئینسان سەیری ئەو بینانەکە لە بینایی هونەرە جوانەکانەوە بگرە، لە قایمقامیەتەوە بگرە، لە خەسەخانەکەەوە بگرە، هەمویان داڕوخاون، هەمویان هوێران بوون 10-15 ساڵەوە پێش 50 شتێک کەڵچاوە چۆ بە ئاسمانەوە ئێستا لە حاڵەت و پرۆسی داڕوخانایە. یعنی بۆیە بارها وەختێک کە ئەو شتە زۆر سەرەتایانەی کە هێشتا تەندەرەکان و
کۆنتەرات و هەموو شتەکانیان دەرچوو و پارەکەی بە سەوزی وەرگیراوە و بەکاڵی خوراوە ئەوە بنیان نانێنەوە. یعنی ئەم حکومەتە و حکومەتی عێراقیت لە دوای ئەوە ئەم بە کولفیەکوونێک بەرحاڵ ژیانی ئەم خەڵکە و گوزەرانی ئەم خەڵکە گۆڕێ ئەگەر ئەیگۆڕێ بێ لە بەغاوە بیگۆڕێت، لە شارەکانی کەەوە بیگۆڕێ، بۆ کە ئاعتراز و ناڕزایی لە شارۆچەکانی بەغا هەموو ڕۆژە نیە، نەک بڵێ هەموو فەسڵە، هەموو ڕۆژە نیە. بۆ چییە؟ بۆ باسکردنی ژیان و گوزەرانە، بۆ سەعادەتە، بۆ ئاسوودەیە کە خەڵق محتاجی پێێتی. بۆ من پێم وایە بە لە واقعە ئەم هینە تەنیا بۆ سەرگرتکردنی ئەم چەند ڕۆژەیە مەعادەیەک و ڕێکەوتنێکی بینی حکومەتی هەرێمە لەگەڵ حکومەتی کوردستانە ئەزانن کە ئیتر خەڵکی هەڵەبجە و خەڵکی کوردستان بێزاری و نەفرەتەکەیان گەشتە شوێنێ لە دووڕیانی تەقینەوەیە. ئێستا ئەمە هەڵەبجەیە بیکەن بە سەقفێک بە هەرحاڵ کە بە جۆرە جۆرەکان هینێک بن بەخۆیانە گوڕێ بن بەخۆیانە. ئەوە حکومەتی عێراقی تر تۆپەکە لە بەرپی ئەوانەیە وعد دراوە بزانین چیەکەن. ئەگە خوبانی وعدەکەی نەباتە سەرەوە بە هەرحاڵەوەی کات ئەو کاتاڵێ جاوە حکومەتی عێراق خەتای ئەوە کە وعدە وەڵەنەکەی نییە. بەڵام هەرچی سەروەت و سامانی ئەم منتیقە سنووریە هەیە، ئەم حیزبانە زۆر ئاسان حەپەلووشیەکەن بەبێ ئەوەی کە حکومەتی عێراق پێ بزانێت و ئاگا لە هیچ شتێکی شەبێت. پێم وانییە بەرحاڵ پارێزگانیکردنی هەڵەبجە بە پارێزگابوونی هەڵەبجە هیچ هاوکێشەیەکی ژیانی خەڵکی ناگۆڕێ. هەزار خۆزگەم بەو کاتانەی کە من کەسێک پێم بڵێ و دەستکا بە چاومە بڵێ زۆر غەڵەتی فەرمووەتانە دوای 6 مانگ بە هەرحاڵ خەڵکی گوزەرانی هەڵەبجە لە ژیان لە شوێنێکیکایە بە شانازیەوە وەریگرم. لاویرمە لە جێگەیەکی تریشەوەی تر خەڵکی خۆیان ئەم داوایان نەبووە زیاتر داوای ئاو کارەبا تەندروستی ئەم شتانیان بووە، من جیهەتی تر بووەکە ئەم داوانیان بەرز کردوێتەوە. ژیدیەکانی پەیوەند بە هەڵەبجە یەکجار زۆرن، نازانن بە شەرباسی کامیان بکە. ئەوەی کە جاروبار لە میدیاکانە باز دەکرێت ئەوەیە کە لە دوای کارە ساتەکەی ساڵی 2010ەوە خێزانەکان لە یەکدا بڕێن بزرە بنوە دواتر دوای دەیان ساڵ لە ڕێی بەسی دیێنەی و زۆر ڕێگەی ترەوە ڕەنگە بتوانن مناڵەیان بدۆزنەوە خێزانەکان یەکەی بگرنەوە. ئەمە ئاماژەیە بەچی؟ ئێوە لەمبارەوە چی قسەیەک؟ ئەمە یەکێکە لە دەردە کوشندەکانی 35 ساڵی ڕابردوو کە بە بڕوای من قسەی خێزانێکم بیرە خاتەوە کە بەڕاستی زۆر کارا بوو، یعنی زۆر تەسیری لە من بوو لەو لەحزە و چرکە ساتا کە گوێبستی قسە بوو. وتی من ساڵەهای ساڵە خەونی ئەوە ئەبینم ڕۆژێ ڕۆژان سۆراقی مناڵەکەم بزانم، بەڵام ئێستا 4 ساڵە ئەو خەونە تێم پەڕانوە و ئەنواعی تێستم کردووە. ئێستا پەشیمانم لە خەونەکانی ڕابردوو، چونکە خەونەکە بۆ خۆی کە خەونە شیرین بوو، بەڵام ئەم معانات سوکایەتی و بێحورمەتی و ئەم سەر و دەستی پێکردنە بەقەت ئەندازەی لە دەستدانی جگەرهۆشەکانمان قرس و قایم و ناڕەحەت بووە. ئەگەر ئەم جملەی ئەم خێزانە ئەم ژنەیە با وەکو سمبولێک تەماشالەکەین بۆ ئەو خەڵکانەی کە مناڵەکانیان لە دەستداوە، ئەم ئازار و ژانەیە یەکجار گەورەیە، یەکجار گەورەیە بەوەی کە ون بووە، یەکجار بەوە گەورەترە لەوەی کە بیدۆزنەوە. سەری پرۆسەی دۆزینەوەی ئەو منداڵانەکە، سەری ئەو چەند نمونەیە بکە کە لەم ساڵانەی ئەخیرە بارها ڕوویداوە. یەک نمونە نابینی لەو نمونانەی کە لە هەڵەبجە مناڵێک کە گەڕابێتەوە، خێزانێک کە بە مناڵەکەی خۆش هاتبوو بێتەوە، ئاهێک بە ڕۆحی ئەو خێزانە، ژیانی ئەو خێزانە و ئەو مناڵە هات بێتەوە. دواترین حادث و ڕووداوی ئێمە دەبینین کە هەم قوربانی هەم ئەو کەسەی هەردوو تەرەفی قوربانی لە ڕاستیە، هەم با بڵین باوکی هەم خودی ئەو گەنجەی کە بە دوای دۆزینەوەی خۆیان دەگەڕێت. ئەخر ئەم پرسیارە ئاسان نییە، بەشەرە بە دوای دۆزینەوەی خۆیان گەڕێت، دەیان بەڵگەنامە ئەیا بەدەستەوە ئەڵێ من ئەوم، تۆ کۆمەلگا لێ قوبوڵ ناکە، باوک لێ قوبوڵ ناکە، دراوسێ لێ قوبوڵ ناکە. یعنی ئەمە هەتا ئەگەر واش نەبێ کارەسەیەکی زۆر گەورەیە. جا بۆیە ئەمە ڕۆحی هەموو ئەو خەڵکانەیە کە ئەم ڕووداوە ڕوبەڕوویان بێتەوە لە شاری هەڵەبجە. و بدیوێکی کە ئەم بەحسە ڕاستیە کە بۆ من بارێکی زۆر سەنگینتر و قورسەری هەیە. من لە بەدواچوونەکانمە یەکێ لەو شتانەی کە بەرحاڵ ئێستا وەکو نقطەی کە تۆ باسیەکەی ئەو لێکۆڵینەوە تەقاتی دێنێ و لە با بڵێن ئەو خێزانانەی کە سمبلیان لێوەرگیراوە، هەموو هەڵەبجە تا ئێستا 70 کەس سمبلی لێوەرگیراوە. لە کاتێکە بەس لە خەسەخانەی لە شاری پاوە و لە شاری تارانە زیاتر لە دوو شوێنە، یعنی لە دوو مەرکەزە لە ساڵی 1970 تا 1989 ئەوە پشڕاستەکرێتەوە کە ئەڵێ لە شاری پاوە کە لە پاوە زیاتر لە 300
ئەگەر بە خەیاڵم بێ باش 340 کەسە 50 کەسە شێکی وایە لە تارانش 70-80 کەسە مناڵ. ئەڵێ ئێمە با بڵین ئەو کەسانی کە لۆجست بوون لەو ئیشاکاریان کردو تاقاتیان کردو خۆیان بەرپرسی ئەو شوێنانە ئەو کەمپانە بوون زیاتر لە 420 کەس منداڵانێک بوون کە بەهەرحاڵ بێ سەرپەرش بوون و لە پرۆسەی ڕاکردنی ئەو خەڵکە دۆزراونەتەوە. ئێستا دوای 35 ساڵ قسە لەسەر 70-80 کەسەکەی. ئەمە خۆی زۆر پرسیارە بۆ خەڵک گەرخۆشەکەی خۆی ناوێ نا واقعی ئەوەیە کە بەرها بەشێ لەو خەڵکەی تر بەداخەوە گیان لە دەزاوە ڕۆشتووە بەشی هەزاران دەیان هەزار خەڵ لەو شارات بە هەرچی ڕێگەی ئێمە ژیانی جێهێشتووە بەشێ لەو خەڵکە لە ڕاستیە ساڵ بە دوای ساڵ نائومێد و نائومێد و نائومێدترە بن و دەزانن تا ئێستا لەم شارە دوو کەس نەدۆزراوەتەوە دوو بناڵ نەدۆزراوەکاتەوە کە خەڵق و ئەو خێزانە و ئەو تاکە ئاسوودەیی بە ژیان و گوزەران و ڕۆحیانە بگات نهێنێ ئەم کێشەیکە یا ئەم کارە ساتی کە بۆ خۆیان قوڵکرێنەوە کە ساڵەهای ساڵ خۆیان بەمەوە مەشغوڵکەن ئەم سەرۆسەری دنیا تێستی دنیا کاتگرتنی دنیا سەرفیاتی دنیا دوایش ئاخرەکەی وەکۆم جەمع قسەیان لەسەرکرد. بۆیە بەڕاستی ئەم مەسەلەیە من پێم وایە بەشێک لە تراژیدیا بۆ ماوەکانی خەڵکی هەڵەبجە ئەم لایەنەیەتی کە لە باری ئینسانیەوە و لە باری بەرحاڵ حتا ئەوەی کە پێی ئەڵێن ژینگە و گوزەرانی خەڵک و حیاتی خەڵکەوە وەکو پەڵەیەکی قرس وەکو حاڵەتێکی یەکجار سنجین وەکو تراژیدیایەکی یەکجار سنجین لە تاریخ و مێژووی ئەم شارە ئەمێنێتەوە. یعنی چی تۆ دوای 35 ساڵ 5 کەسەت نەبێ لەو کەسانە و لەو سەدان کەسەی کە بەرحاون بوون و ێستا بڵێ ئەمە 5 کەسە بە خێزان و بە شوێنی خۆی شاد بووەتەوە و ژیان و گوزەرانێکی ئاسوودیان هەیە و ئەمە پشتەر نراوە. کامە چیمان پێڵێ ئەمە ئەو معاملاتە و ئەو پەیوەندیانەمان پێڵێ کە لە بینی ئەم وڵاتانە چۆنە لە بینی ئەم حیزبە سیاسیانە چۆنە. یعنی ئاسانترین شت ڕەنگە ئەوە ببێ ئەگەر پەیوەندیەکی ساغڵەمە لە بینی حکومەتی عێراق و حکومەتی هەرێم و ئێرانە هەبوایە ئەمە دوای 30 ئەوەنە ساڵ لە دەسەڵاتدارەتیان ئەکرا دەیان لێکۆڵینەوە کرایە ئەکرا دەیان سەرچاوە مەسادریان بۆ بدۆزیاتەوە و ئەکرا ژمارەیەکی یەکجار زۆر لەو خەڵکانە بەرحاڵ خۆیان بە خێزانەکانیان شاردوتەوە. بەڵام ئەگەر ئێمە ببینین خۆ زۆربەی زۆری ئەو کەسانەی کە بە خێزانەکانیان یا بە خەونی شادبوونەوە بە خێزانەکانیان خۆیان ێنەوە بۆ هەڵەبجە خۆیان باسی داسانەکانی خۆیانەکەن خۆیان لە ڕێگەی خزم و کەسوکار و ئەو خێزانانەی کە گرتویانتە ئەستۆ لە ئێرانە بەرحاڵ باسی واکەن کە ئێمە خەڵکی هەڵەبجەین و باوکماوە و داستانی جێڕاوەتەوە فڵانە کەسەوە و داستانی جێڕاوەتەوە. یعنی ئەم حکومەتە بە دوواچوونێک و کارێکی ئەو تۆی نەکردووە ئەم 10 ساڵە چیشێکی بۆ ئەوە نەکردووە کە ئەمە وەکو یەشێ بێت لەو مەلەفانەی کە ئەگەر هەموو شتەکانی کەنا لایانی کەم ئەوەنە شارازی پێ بکە بڵێ من لە 30 ساڵی دەسەڵاتدارەتی ماتوومانوێ بەرحاڵ ئەم فایلۆ گەێنمە وێم پێم وایە بەرحاڵمە یەشێکە لەو شتانە هەمزامیشی قوڵی زۆر سەخت و زۆر نائینسانی خەڵکی ئەم شارەیە و لە ڕاستیشە مەعاناتێکە ڕۆژ بە ڕۆژ قوڵتر و ڕۆژ بە ڕۆژ بازی زیاتر لە مجتەمەع و لە خەڵکی هەڵەبجە داواکە. بەداخەوە وەک گوتمان ئەو تراژیدیا و کارەساتانەی بەسەر هەڵەبجەدا هاتووە یەکجار زۆرن و ئەکرێ لە زۆر لایەنەوە باس بکەین هەر لە سووتاندنی مۆنیمنتەوە لە ساڵی 2006 لەلایەن جەماعەتی ناڕازیەوە تا زۆر بابەتی تر. بەڵام لەبەرەوەی کاتی بەرنامەکانمان کەمە ئەو ماوەی کەما بێ خەمە ئیختیاری خۆتانەوە لە پەیوەند بە هەڵەبجەوە چی بابەتێکی تر هەبووە کە کەمتر قسەی لەسەر کراوە کەمتر سەرنجی خراوەتە سەرەوە ئێوە بە گرنگی ئەزانن زیاتر سەرنج بخرێتە سەر. ڕاستی لەو شوێنەی کە من باسی لایەنەکانم کرد من باسی ئەوم کرد بەرێز زوود ئەو کاتە حیزبە ئیسلامیەکانیشی تیا بوو بەڵام ڕاوەستان لەسەر حیزبە ئیسلامیەکان یەکێکە لە تایبەتمەندیەکانی ناوشاری هەڵەبجەوە ڕووداوەکە خودی ئەو وەزەیکە لە ئەم منتقا ڕوویە. هەڵەبجە شانزەی سێ دەرفەتێک بوو بۆ دەواازەکردنەوەی جمهوری ئیسلامی بۆ ئەوی گەرای خۆی لە ناوچە و منتقەکەی ئێمە تەشەنە پێ بدات و ئەو کۆڕ و کۆمەڵانە و خەڵکانی کە هەبوون و ئەو کەسانەی کە بە جۆرە لە جۆرەکان لە چوارچێوەیە کە نزیکایەتیان لەگەڵ ئەوە هەبوو کە چوونە ئێران ئەمە ڕێک خرا و ئەمە بوو بە نەواتی دروستکردنی حیزب و بزوتنەوەیەکی سیاسی کە ئەو بزوتنەوە سیاسیە بەشێکە لە تراژیدیای خەڵکی هەڵەبجە. یعنی لە دروستبوونیەوە
ئەم حیزبە سیاسی و ئەم ئیسلامیانە لە هەڵەبجە بەڕاستی بەشێک لەو کارنامەی کە بۆ ژیان و گوزەرانی خەڵکە و بۆ ئەو ڕووداوانەی منتیقەکەیە ئەوان دەورێکی یەکجار چارەنووسازیان هەبووە لەوەی لە چوار ڕاوەساون کە خۆشی و ئاسوودەیی و سەعادەت و ژیانێکی ئینسانی و ئازادی و بەرابەری لە خەڵکی ئەم ناوچەیە دابماڵن. و ئەم بابەتە مەسلەیەکە بە بڕوای من لە هەرحاڵ زۆر دەکێشێ و زۆر پێویستی بە ئەوە هەیە کە ئینسان بە فاکتەوە قسە لەسەر ئەم لایەنەی مۆزوعەکە بکە کە بزانێت ئەمانە دەوریان چی بوو، چونکە من پێم وایە ئەمانە تەنیا دەوریان ئەوە نەبووکن لە ئەو جەبهە بەژاریکن، ئەمانە لە هەموو پاساوکردنەکانی جمهوری ئیسلامی و لە هەموو کارنامەی جمهوری ئیسلام و لە هەموو نەخشپێدانی سیاسەتەکانی جمهوری ئیسلامی لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بۆ خەڵکی هەڵەبجە بۆ خەڵکی کوردستان نەخشێکی گەورەیان هەبووە. بۆیە ئەگەر بەڕاستی زۆرڕێک باز لە ئازادی و عەدالەت و ئینسانیەت بکەین، ئەم حیزبە سیاسیانە بەتابەت ئەم کۆڕ و کۆمەڵە ئیسلامیانە لە شوێنی خۆیانە ئەبێ وەڵامی وەرگرنەوە بەرابەر بەو تاریخی و بەرابەر بۆ کارنامەی کە کردویانە. هەروەها جمهوری ئیسلامی ژێشێک لەو تەرەفانەی کە کەمتر قسە لەسەرەوە ئاکرێ نەکەرە و کاتانەی کە ناو شانزەی سێ و ڕووداوەکانی شانزەی سێ بوو. 3-4 ڕۆژ پێش ئەوە و چەندین ڕۆژ دوای ئەوەش بەهەرحاڵ بەردومان و قەتڵ و کوشت و کوشتارەکانی خەڵکی ئەو مەنتیقەیە تا ئێستا نەبووەتە جێی بەحسێکی لێکۆڵینەوەیە قسە و باسێکی بە فاک وە قسە و باسێک کە ئینسان بتوانێت وەکو یەکێک لە ئەو شتانە حسابی لەسەرکا کە بڵێ خەڵکی مەنتیقەیەمە خەڵکی شارە زوو لە هەرحاڵ ئەگەر لەو سەردەمانە هەزاران کەسی لێشوراوە بوو ئەم پرسیارە هەر بە ئاسمانەوەیە، چونکە بەردومانەکانی جمهوری ئیسلامی لەو هەفتە تقریبا بەردەوام بوو، یخۆ بە ئاسمانانەیە کە دەکەوتە سەر زەمین و خەڵکێک کوش. من چەندین ئاشنا و دۆست و ئاشنای خۆم لە شارە زۆر و لە مەنتیقەی خۆمانە بەهەرحاڵ بە بەردومانەکانی ئێران بەداخەوە ژیانیان لەدەستدا. وێم پێم وایە بەهەرحاڵ تەرەفێکی واقعەن وەقاحەتی ئەم ڕووداوە و ئەم تراژیدیایە تا ئەو کاتێک کە گەڕانەوە تا ئەو کاتەی ئیسلامیەکان لە هەڵەبجە دەسەڵاتیان بەدەستەوە بوو، هەتا ئەو هاوکێشەی کە ئێستا لەگەڵ ئەحزابی سیاسیە یاری بە ماف و ئازادیەکانی خەڵکەکەن و ئەوان شماقی هەڕەشە لێکردن لە بەرابەر بە ئازادیەکانی خەڵک، بەهەرحاڵ ئەمان تەرەفێکن کە پێویست بەوە کە ڕاوەسانێکی جدیتر لەسەر کارنامە و لەسەر مێژووی ئەم لایەنە